بەڵێ سارا بەردەوامین پێش ئەوەی بچینە لای تەوەری یەکەمی بەرنامەکەمان کە بە سوپاس و میوانەکەمان لە ستۆدیۆیە ئەو ئێسانی کە ئێستا لەسەر شاشەی کورسان نیوز ئەبێت حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان 120 میلیارد دیناری خستە سەر هەژماری تایبەتی وەزارەتی دارایی عێراق. سارامەش لە کاتێکە کە سێشەمەی ڕابردوو ئەنجومەنی وەزیرانی عێراق کۆبەوە لە کە بەشێکی کۆبوونەوە کە تایبەت بوو بە موچەی فەرمانبەرانی هەرێم. چاوەڕێژ دەکرێت ئەمڕۆ حکوومەتی عێراق پارەی مانگی شەشی موچەخۆرانی هەرێمی کوردستان ڕەوانی هەرێمی کوردستان بکات و بە ئەگەرێکی زۆرەوە لە سەرەتای هەفتەی داهاتوو خشتەی موچەی مانگی شەش بڵاوکرێتەوە و بە هیواین مانگی حوت و هەشتی هیچ گرفتێک لە بەردەم خەرجکردنی موچیانە بەسەر بە هیوای بەڵێ ئاکام ئەڕۆینە لای تەوەری یەکەمی پرۆگرامەکە باسی بابەتێکی یاخود ڕووداوێکی زۆر مێژوویەکەین لە هەرێمی کوردستان کە لە دوێنەوە ئەمڕۆ و دوو ڕۆژی دیکەش کە کۆنفرانسێکی هاوپەیمانی سۆشیال دیموکراتی وڵاتانی عەرەبی بەڕێوەچێت لەم کۆنفرانسەدا چەندین کەسایەتی گرنگ ئامادە بوون و ئەمڕۆژ ئامادە ئەبن سەرۆکیەکێتی نیشتیمانی کوردستان باڵ و تاڵبانی هەروەها نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکۆماری عێراق دکتۆر لەتیف ڕەشید هەمویان ئەم کەسایەتە گرنگانە لە کۆنفرانسەکە بەشدارە بن ئەمڕۆ. هەر لەسەر ئەم بابەتە هاناشوانی ئەندامی لیژنەی ئامادەکاری کۆنفرانسی ژنان لە ستۆدیۆ ئامادەیە تەواوی گفتوگۆکانمان لەسەر ئەم بابەتە بێ. هانا خان سڵاو لێبێت و بەخێر بێ. ئەزانین سەرقاڵی کۆنگرە و هەندێک سەرقاڵیمان هەیە بەیانێکی باش بۆ ئێوە بەیانێکی باش بۆ بینەرانی ئازیزیش. بەڵێ هانا خەمبا لەوە دەست پێ بکەین گرنگی ئەم کۆنفرانسەرە چیدایە؟ ئەمە کۆنگرەیەکە چەند زیاد لە 3 ساڵ جارێک ئەبەسترێ چونکە ئەم جارش گفتوگۆ لەسەر ئەواکەین ئایا 3 ساڵ جارێک ببەسترێ 4 ساڵ جارێک. ئەم کۆنگرەیە هەر جارەی لە وڵاتێک ئەبەسترێ لە مانگی 5 ئەم ساڵەوە ئێمە ئامادەکاریەکەین لیژنێکی باڵا ئامادەکاریەکەین بۆ ئەم کۆنگرەی کە لەم چەند ڕۆژەیە دەستی پێکردووە جیاواز لە هەموو کۆنگرەکانی تر کۆنفرانسی ژنانی یەکەم ڕۆژ بوو و دواتر ڕۆژەکانی تر کۆنگرەکان دەست پێکە هەمیشە وا بووە کە کۆنفرانسی ژنان ئەکەوێت یا دووەم ڕۆژیان مینی کۆنفرانسێکە کرێ و زوو کۆتایی پێەیە بەڵام ئەمە بەر لە دەست پێکردنی کۆنگرە گەورەکە کۆنفرانسی ژنانمان بەست کە تایە کۆمەڵە گفتوگۆکرا راپۆرتەکانی ئێوەم بینی سەبارەت بە ژینگە مەسلەی ژینگەی چێک بوو لە مەسەلە هەستیارەکان کە گفتوگۆی جدی لەبارەوەکرا بەڵێ گفتوگۆی جدی لەبارەوەکرا چونکەمە پرسێکی جیهانیە زیاد لە 22 وڵات نوێنەریان لێرەیە یەکێک لە مەرجەکانمان ئەوە بووە کە ژنێک و پیاوێک بێت بە نوێنەرایەتی حیزبەکە هەموو ئەو ئەحزابە سۆسیال دیموکراتانەی لەوانەیە لە دەسەڵاتا بێ لەوانەیە ئۆپۆزیسیۆن بێ لەوانەیە حزبی ڕەسەن بێت و فرسەتی دەسەڵاتی پێ نەبڕابێ نوێنەری ئەم حیزبانە هەموو لێران زیاد لە 20 حیزبە زیاد لە 20 وڵاتە نوێنەرەکانیان لێران و ژنان لە کۆنفرانسی ژنانە ژنان و پیاوان بەشداریان کرد گفتوگۆی چڕ و پڕکرا سەبارەت بە کۆمەڵە تەوەر و ئەمڕۆژ کۆنگرە دەست پێەکا و 3 ڕۆژ ئەخایانێ. باشە هانا خان وەک خۆدا ئاماژەت پێ 3 ساڵ جارێک ئەم کۆنگرێ ئەنجامەدرێت پرسیارەکەی من ئەوە میکانیزمی دەستنیشانکردنی ئەو وڵاتە چۆنەکە پێشوازی لەم کۆنگرێ ئەکات ئاشکرایە کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەوڵی زۆری یا ڕێوشێنی زۆری کردە بەربەوەی سەرپەرشتی ئەم کۆنگرێ بکات و ئەم ڕووداوە گرنگە لە شاری سلێمانی ئەنجام بدرێت. پرسیارەکەم ئەوەیە دڵسۆزی و کاردانەوەی بەشداربوانی کۆنگرە سەبارەت بەم هەوڵ و ڕێوشێنانی یەکێتی نیشتیمانی کوردستان هەوڵەکانی سەرۆک باڵ و تاڵەبانی چۆن هەڵەسەنجێنن؟ ئەم کۆنگرێ دەستکەوتێکی زۆر گرنگە مێژوویە هەم بۆ سلێمانی هەم بۆ یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بۆ تەواوی هەرێمی کوردستان لەبەرەوەی ئەو میوانانەی کە هاتوون چەند ڕۆژە لەبارەی هەرێمی کوردستانەوە پرسیاریان هەیە کۆمەڵە گزانیاری تایبەت بە جێنۆسایدی ئەنفال بە کیمیاباران بە مێژووی ئێمە پێشکەشیانەکرێ ئایندەمان ڕوئیامان بۆ ئایندە چییە ئێستا چۆن کار ئەەکەین ئەو قەیرانانەی کە ڕوبەڕوومان ئەبێتەوە ئایا هاوشێوەیی هەیە لە نێوان قەیرانەکانە دواتر بە وردەکاری ئەمە سەر ئەوەی کە کۆمەڵێک هاوشێوەیی هەیە لە وڵاتانی دەوروبەرا کە پێوترێ جیهانی عەرەبی ناتوانین بڵێن وڵاتانی عەرەبی چونکە هەمووی عەرەبی نییە و چەندین قەومیات و ئاینی جیاواز هەیە بەڵام ئەتوانین بڵێن جیهانی عەرەبی
ئەم کۆنگرەیە کە ئەبەسترێ لێرە هەڵبەتە چەندین ڕێکخراوی نێودەوڵەتی هەم چاودێری ئەکا و هەم ئامادەکاری ئەکا پێشوەختە بە جۆرێک لە جۆرەکان لە گفتوگۆکانمانە لیژنەی ئامادەکار باسمان لەوا کرد چەندێک فیفا سەرقاڵە بێ بە بەستنی مۆندیالی ئەو ساڵە شوێنەکە دیارەکە چەند مەرجێک هەیە کۆمەڵەکەین هەیە بە هەمان شێوە بوو ئەمجار مەرجەکان زۆر قورسن لە ڕووی ئەمنیەت لە ڕووی دەستکراوەی لە ڕووی چین. یەکێک لەو مەرجانە ئەوەیە کە ئەو میوانانەی کێن بۆ ئێرە کە دواتر هەڵسەنگاندنی خۆیان پێشکەشی بە سەرپەرشتیارانی کۆنگرەکەکەنەوە یەکێک لەوانە ئەوەیە تا چەند ئەو شوێنەی کە میوانداری ئەوانی کردووە لە گۆڕانکاریەکانە بەشدارە دەست پێشخەری هەیە بۆ گۆڕانکاریەکان هەڵبەتە یەکێتی نیشتیمانی کوردستان شانازی بۆ ئەکاکە کۆمەڵک دەست پێشخەری کردووە کە لە شەرقی ئەوسەتا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستوە هەروەها لە وڵاتانی عەرەبیە نەکراوە تا ئێستا بە تایبەتی لە ڕووی یاساکانەوە لە ڕووی خزمەتگوزاریەوە لە ڕووی ئەو بابەتانی کە تایبەتن بە ژنان بە مناڵان بەڵام ئەوشمان لەبیر نەچێت کە گفتوگۆی جدیشمان لەبارەی ئەوە کرد دەیان یەکێک لە پایەسەرەکیەکانی بیرکردنەوە سۆسیال دیموکراتانە فرسەتەکانە عەدالەتی کۆمەڵایەتیە بەڵام لای ئێمە عەدالەتی کۆمەڵایەتی بەرقەرار نییە هەزاران ژنمان هەیە هەزاران کەسمان هەیە بە دوای فرسەتی کارە ئەگەڕێ هەژاری بەهۆی نەبوونی موچەوە یەکێکە لە مەترسی حەقیقیەکان لەسەر ئێمە چۆن ئەم هەنگاوانە تێی ئەەکەین چۆن سوود وەرگرتن لە مێژوو و چۆن کارکردن بۆ ئێستا بۆ ئایندا چۆن ئێمە ئیش لەسەر ئەم پرسانە ئەکەین. بەڵێ هاناخان دوێنێ لە یەکەم ڕۆژی کۆنگرەکەیە خانمی یەکەمی عێراق وتارێکی پێشکەش کرد کە تەئکیدی کردەوە لەسەر ڕۆڵی ژن لە هەرێمی کوردستان یاخود لە عێراق یاخود لە تەواوی جیهاندا کاردانەوەکان چۆن بوو لەوبارەوە ئاشکرایە کە خانمی یەکەمی عێراق بایەخی بە زۆربەی سێکتەرەکان ناوەیەشێک لەو سێکتەرانەش پرسی ژنانە ژنان و مناڵانیش کاردانەوەکان لەوبارەوە چۆن لە بڕگەیکی وتارەکەیە لە بەرەوەی وەرگێڕانەکرا بۆ وتارەکەی هەندێک لە میوانەکان داوایان ئەویان کرد کە ڕوونکردنەوەش لەسەر وتارەکەی بین هەندێک لە میوانەکان پرسیاریان هەبوو لەو بڕگەی وتارەکەی کەوتی با هاوارەکانمان دوانە خەین چیتر نەبێتە 30 ساڵ و 30 و ئەوەندە ساڵ لەسەر کیمیا باران ئەنجا قسە بکەین لەسەر جێنۆساید ئەنجا قسە بکەین پێویستە پرسەکان بەرەو پێش بەرین و هاوارەکانمان تۆنتر بکەین ئەوان پرسیاریان لەبارەی ئەوە کرد کیمیا باران چییە جێنۆساید چییە ئەنفال چییە بۆچی ئێستا هاواری لەسەرکرێ بۆ بە جێنۆساید نەناسانراوە ئەمانە کۆمەڵک گفتوگۆی دروست کرد ئەو گفتوگۆیانە لە نێوان میوانەکان و ئێمە و ڕوونکردنەوەکان تایبەت بوو بۆی کە ئایا خانمی یەکەمی عێراق چۆن گرنگی ئەیە بە پرسی مناڵ چۆن گرنگی ئەیە بە پرسی ژن چۆن بەلایەوە گرنگە کە هاوکاری ژنان بکەم ئەمانەمان هەمووی باس کرد و باسمان لە ئەو بابەتانش کرد کە لەم شارەوە سەرچاوەی گرتووە و پرسیاری زۆریان دەربارەی ئەوە هەبوو بۆچی هەموو یەکەمەکان لە ناو یەکێتی نیشتیمانیەوەن یەکەم سەرۆکی پەرلەمان یەکەم پارێزگاری یەکەم دەستەی گەشت و گوزاری یەکەم سەرۆکی زانکۆ یەکەم ڕاگری زانکۆ بۆچی ئەمانە هەمووی لە یەکێتی وێ ئایا ژنانی یەکێتی ئەوەندە ئامادەن باسمان لەوە کرد گفتوگۆکانیش وە ئەو بەڕێزانش کە لێوە بوون تەکیدیان لەوە کردەوە کە سەرچاوێکی مرۆیی زۆر بەتوانا و زۆر باشمان هەیە و ئەتوانین خزمەت گوزار بین و ئێمە لە سەروبەندی تەشکیلکردنی حکوومەتین ئیتر ژنان خۆیان ئامادەکەن بۆ فشارخستنە سەر دەسەڵاتی سیاسی بۆی لە تەشکیلەی حکوومەتا کاریگەری زیاتر بەیوان لەم پێکاتەیەش لەم تەشکیلێش ژنان ڕۆڵی سەرچیانە دەیانەخان منیش زۆر هیوادارم لەبەرەوەی هەمیشە خۆت دەچێتی نیشتیمانی کوردستان بەردەوام جەخلەوە کاتەوە کە ژن هاوشانی پیا و ڕۆڵ و پێگی سەرکی هەیە لە ناو کۆمەڵ جەختیش لەوا کاتەوە کە خزمەتکردن لە ئەولەویەتایە بۆیە ژنان بەڵێ بەتایبەت ژنان لە سێکتەرە حکومیەکانە زۆر باشتر و باڵاتر و کواڵەتی بەرزتر ئەتوانن ئەدایکی باشیان هەبێ بۆ خزمەتکردنی کۆمەڵ. هاناخان یەکەم ڕۆژ و دووەم ڕۆژیش کە بڕیارە لەسەر پرسی ژن بێ پانێڵەکان دەربارەی چین و پلانەکان چۆنن و پێم وا بێ دوێنێ کورتە فیلمێکیش پێشکەش کرا ئەو کورتە فیلمە دەربارەی چی بوو؟ دوێنێ کورتە فیلمێک پێشکەش کرا دەربارەی مێژووی ژنان بوو لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان و لە بڕگەیکی کورتە فیلمەکەیە وتارێکی ڤاڵمام جەلالە باس لە پشتگیری بۆ ژنان ئەکا لە وتارەکەیە باس لە ئێستا و ئایندەش ئەکا یعنی دنیابینی ئەو بۆ ئێستاش هەر گونجاوە ئەو گفتوگۆیەکی زۆر چڕمان لەسەر ئەوە کرد کە زۆر جار ئەو لە 2023 ئەو وتارەیەوە بەڵام ئێستا ئەتوانین ئیش لەسەر ئەو ڕوئیا و دنیابینیە بکەین بۆ فراوانترکردنی کارکردن بۆ ژنان.
هەروەها لە کۆنفرانسەکەیە چەند تەوەرێک باسی لێوەکرا یەکێک لەو تەوەرانە یاسا بوو یەکێک لەو تەوەرانە کوشتن بوو کوشتن بە بیانی شەرەف و کوشتنی ژنان و زۆر بە مەترسیەوە باسییان لە کوشتنی دکتۆرەبان کرد لە عێراق و ئەو هەڵمەتانەی کە کراوە بۆ بەرەنگاربوونەوەی کوشتن و باسییان لەوە کرد کە هەرێمی کوردستان لەوە شاپێشەنگە کە نێتوەرکینی زۆر بەهێزی هەیە ئەتوانێت کە لەگەڵ چالاکوانەکانی عێراق لەگەڵ ئەو کەسانەی لە عێراق خەباتەکەن بۆ خەباتێکی مەدەنیەکە نەتوانێت هاوکار بێ و هەرێمی کوردستان هەمیشە باوەشێکی گەرم بووە بۆ ئەوان نێتوەرکین و ئیشکردن بۆ ئایندە پلانمان بۆ ئایندە هەروەها مەسلەی ژینگە مەسلەی یاساکان و مەسلەی چۆنیەتی خزمەتکردنی کچانی گەنج و کوڕانی گەنجانی ئایندەکرا زۆر باسمان لە فرسەتی کارکردن کرد ئەوەی یەکێک بوو لە خاڵە هاوبەشەکان لە نێوان زۆربەی وڵاتاناکە فرسەتی کارکردن لە بەردەم گەنجانە کەمە و پێویستەکە ئێمەی ژنان بە تایبەتی پلانی درێژخانمان هەبێ کە چۆن گەنجان لە خزمەتکردنی کۆمەڵگە لە ڕێدابینکردنی فرسەتی کارەوە کاریان بۆ باشە هاناخان لەگەڵ سارای پێشتر باسی ئەوەمان کرد کە بە پێی زانیاریەکان ئەو کۆنگرانی کە لە ماوەی ڕابردوودا کراوە خۆت 3 ساڵ جارێک دەکرێت پێی ڕەوی ناخۆ یاخود میکانیزمی بەڕێوەچوونی کۆنگرەکە یەکەم ڕۆژ تایبەت نەبووە بە پرسی ژنان بەڵام ئەم جارە فۆکەس خراوەتە سەر پرسی ژنان و یەکەم ڕۆژ تایبەت بۆ جیاواز لە هەموو ئەوان ئەو کۆنگرانەی ترکا بەسرێ زۆری نەشیان نەکەر تایبەت بە ئەحزابە سۆسیال دیموکراتەکان ئەم یەکەم ڕۆژ تایبەت بوو بە ژنان تایە گفتوگۆمان کرد پەیڕەوی ناوخۆمان جارێکی تردا ڕشتەوە و هەروەها ئەم ڕۆژ هەڵبژاردنەکان و لۆبیکردنەکان بۆ هەڵبژاردنەکان ئەکرێ و من یەکێتی نیشتیمانی کوردستان بە شایستەی ئەوازانم کە هەم سەرۆکی لیژنەی کە وا بڕیارە ببێ بە یەکێتی ژنانی سۆسیال دیموکرات و هەروەها سەرۆکی چەند لیژنەیەکی تریش من بە شایستەی ئەزانم بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەرەوەی زۆر بەوردی ئیشی تیا کردووە و ئاگادارم لە کۆبوونەوەکە بە بەردەوامی تەرحی باشیان هەبووە و کۆمەڵێک گۆڕانکاریان کردووە لە ناو لیژنەکانە و کۆمەڵێ بابەتی تازایان لە ناو لیژنەکانە هەژاندووە و ئیشیشی لەسەر کراوە بۆیە زۆر ئامانجمە کە ئەگەر سەرۆکایەتێکەشی نەبێ هەر کامێک لە جێگرەکان بێ وەکو ئەما وەکو مەنسەب نییە وەکو پێگەنیە وەکو خزمەتکردنە کاریگەری ئەو هەڤاڵانەی ئێمە لە ناو ئەو لیژنانەیە ئەوەندە کاریگەرە بۆ ئەوەیە کە زیاتر خزمەت بکەن بۆیە من بە شایستیان ئەزانم بەڕاستی هەڤاڵانی خۆمان کە لە لیژنەکانە سەرۆک بن بەڵێ بڕیار بوو لە یەکەم ڕۆژ و دووەم ڕۆژی کۆنفرانسەکە سەرۆکی بەشی ژنان هەڵببژێرێ بڕیارە جێگرەکە یاخود سەرۆکەکە کورد بێ یاخود لە تەواوی وڵاتەکانی ترا بێ بەزانیت کاندیدەکەیە بەڵێ ئێمە کاندیدمان هەیە و فریال خانە هەڤاڵ فریال یەکێکە لە کاندیدە بەهێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ سەرۆکایەتی لیژنەکە ئەمێنێتەوە سەر ئەوەی بزانین لۆبیەکان چۆنە تەحالوفەکان چۆنە خۆتان نەزانن کە هەندێک وڵاتانی عەرەبی نزیکترن لەیەکەوە بەهۆی هەندێک کێشە و ململانەی سیاسی بزانین کاروبارەکان لە یەک ینی لە هەر وڵاتێک هەر نەتەوەیەک یەک کاندید هەبێ بەڵێ ئەبێ یەکاندید هەبێ و یەک دەنگیش هەیە لەوانەیە بۆ نمونە لە مەغریبەوە 8 کەس هات بێ بەڵام ئەتوان یەک دەنگ بن بۆی پرۆسێسەکە زۆر بەڕێکی بڕات لەبەرەوەی لە 25 پێنجەوە ئێمە ئامادەکاریەکی زۆر جدی ئەەکەین کاتەهانەخان ئەم کاندیدی هەڵبژێرێت 3 ساڵ جارێک کە دەوری نییە دەوری نییە بەڵام ئەوەش قسەمان لەسەرێتی کە بیکەینە 2 ساڵ جارێک بۆی بتوانێت زۆرپڕ بەرنامەکان بۆ چوونەکان هەیە ئەڵێ 2 ساڵ جارێک هەیە ئەڵێ 3 ساڵ جارێک و چاوەڕێی کۆنگرە گەورەکەشین بزانین لە کۆنگرە گەورەکەیە پەیڕەوی ناوخۆ جارێکی تر دەستکاری ئەکرێتەوە بزانین ئەوان چۆن بڕیار ئەیەن بۆیە کاتەکە بۆ ئێمە گرنگ نییە ئەوەنەی کوواڵەتی ئیشەکە بۆ ئێمە گرنگە بەلامانەوە گرنگە ئەگەر 2 ساڵ جارێک بێ ئەو کەسێک کە بێتە سەرۆکی لیژنەکان چۆن بەرنامەکانی خۆی وادا ئەڕێژە کە لە 2 ساڵە جێبەجێ بکرێ و کاریگەری هەبێ نەک هەر بەرنامە بێ و قسەی لەسەر بکرێ ئەگەر 3 ساڵ بێ چۆن ئەبێ ئەگەر 4 ساڵ بێ چۆن بۆیە بەلای ئێمە کوواڵەتی ئیشەکە لە ئەولەویەتە بەڵاستی سەرەتاویستمەوە پرسیارە بکەم چۆن بوو سەرەتا بیرتان لەوە کردو ئەم کۆنفرانسە لە هەرێمی کوردستان بکەن یعنی هەرێمی کوردستان
هەمیشە هەرێمی کوردستان شایستەی ئەوە بووە کە ئەم کۆنفرانسانەی تیا بکرێ. هەمیشە هەوڵیش دراوە کە لەلایەن داگیرکەرانەوە بە شێوەیەکی تر تەسویر بکرێ یا بە شێوەیەکی تر وێنا بکرێت لەناو وڵاتە عەرەبیەکانە. وڵاتە عەرەبیەکان بە پەرۆشەوە لەم هەرێمە ئەڕوانن و زۆر بەلایەنەوە پرسیاری گەورەیە کە چۆن ئەم هەرێمە خۆی ئیدارە ئەیە، چۆن ئەم هەرێمە قەیرانەکان تی ئەکا کە باسمان لە بێموچەی و ئەوانە کرد پێیان سیر بوو کە هاوڵاتی هەرێمی کوردستان چەندێک بەتوانایەوە چەندێک خۆڕاگرە. خۆتان نەزانن کە قەیرانی بێموچەیی بەڕاستیەکێکە لە قەیرانە گەورەکان کە بەرۆکی هەموو ماڵێکی گرتووە. باسم کرد. بەڵێ یعنی کە ئەمە بەرۆکی هەموو ماڵێکی لە هەرێمی کوردستانە گرتووە، کاریگەری لەسەر هەموو ماڵێک هەیە، ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ لە هەرێمی کوردستانە. و هەروەها ئەویان زۆر بەلاوە پرسیار بوو ئێمە چۆن شەڕی دژ بە داعشمان کردووە و چۆن لەو قەیرانە گەورەی خۆمان دەرباز کردو. خۆتان نەزانن لە شەڕی دژ بە داعشیشا قەیرانێکی ئابووری زۆر سەخت هەبوو و ماڵەکان زۆربەی زۆریان ئەگەر کەسێکیان پێشمەرگە بواە ئەبوو دایکەکە یان ژنەکە لە ماڵەوە هەم ئیدارەی ماڵەکەی باە شەڕێکی تری ئەکرد، یعنی بە جۆرێکی تر شەڕی ئەکرد لە سەنگەری خەباتی کۆمەڵایەتیان. ناخان من مەبەستم بوو دوێنێ چەند پانێڵ بەڕێوە چوو ئەمڕۆ چەند پانێڵی کە بەڕێوە چێن ئەوانەی بەشداری پانێڵەکانیان کردبوو لە وڵاتانی کە بەشدارن ژنانی کورد تا چەند بەشدارن لەو پانێڵانەیە. لە دوێنێ دوو پانێڵی سەرەکی بەڕێوە چوو لە هەر پانێڵێکیانە ژنێکی کورد بەشداری کردووە، لە پانێڵەکانە 5 کەس قسەیان کردووە، هەر یەک لە وڵاتە عەرەبیەکان سپیکەری خۆیان هەبوو، قسەکەری خۆیانیان هەبوو کە مۆدەرەیتەرەکەش هەر لە وڵاتە عەرەبیەکان بوو بۆ ئەوەی گفتوگۆکە زیاتر بێت و هاوبەشیەکان زیاتر بناسین. فەڵەستین، مەغریب، تونس، لوبنان هەر هەموو هەر یەکە لە پرۆژەی خۆی و لە ئیشکردنی خۆی و لە منزوری خۆیەوە لەسەر بابەتەکان قسەی کردو. بەڵێ لە کاتی هاتنی ئەندامەکان بۆ شاری سلێمانی و گەڕان بە شاری سلێمانیا و بینینی تەواوی شاری سلێمانی ڕیاکشنیان چۆن بوو یاخود هەستەکانیان چۆن بوو بەرامبەر کوردستان و بەرامبەر ئەو دیمەنە جوانانی کوردستان؟ زۆر بەلایەنەوە جوانە هەرێمی کوردستان، زۆر بەلایەنەوە ئەزمونێکی زۆر جوان و ئەوەیە یعنی سەرنجڕاکێشە زۆربەی زۆریان یەکەم جارە سەردانی سلێمانیەکەن پێشەوەی بێن سێرچی زۆریان کردو بزانن سلێمانی چۆنە چییە، کوێی خۆشە، کوێی پێویستەکە بچن. هەندێک زۆر تەرکیز لەسەرواکەم بچنە ناو بازار، پێیان خۆشە بازاڕی کۆنی سلێمانی ببینن، بینیویانە لە سێرچیان بۆ کردو بینیویانە کە بازاڕی کۆن تازە کراوەتەوە. لەگەڵ ئەوەشە هەست بەو نیگەرانیەش ئەکەن کە لە سلێمانی و دەوروبەری بە تایبەتی زۆرە لە مەسەلەی قەیرانی دارایی و قەیرانی نەبوونی موچە. بەڵێ زۆر سپاس هاناخان کە ئەمڕۆ لێرە میوان بووی. سپاس بۆ تەواوی زانیارەکانە. هاناشوانی ئەندامی لیژنەی ئامادەکاری کۆنفرانسی سۆسیال دیموکراسی وڵاتە عەرەبیەکان